شارەزایکی بواری ئەمنی و سەربازی ڕای دەگەیەنێت مانەوەی حەویجە بە دۆخی ئێستای هۆکاری پەرەسەندنی پەلامارەکانی داعشە لە سنووری داقوق و خورماتوش. بەداخەوە حکوومەتی عێراقی کاتێکە ئۆپراسسیۆنی مووسڵی ڕاگەیان خیاری سیاسی کورد بەداخەوە نەیتوانی پێداگیری بکە و دیفاعێکی جدی لەسەر ئەم پرسە بکە. بەداخەوە ئێستا ئەوە مووسڵ ئازاد کرا حەویجە و خۆی مایەوە و بینیشمان جگەلەوەی کە ڕۆژانە دووز و داقوق لەژێر هەڕەشەکانی گروپە تیرۆریستەکانن و تا هێزە تێکشکاوەکانی مووسڵ و تا ویلایەتی دووەمی جەبەلیان ڕاگەیانوە، ویلایەتی جەبەلی حەمرین، منطقەی قەرەتەپا، منطقەی هەموو ئەو ناوچانەی کە پێڵێن سنووشی زۆر بەرفراوە 138 کیلۆمەتریان بەدەستەوەیە. ئەوە لە پای ئەوەیە کە بەداخەوە نەیانتوانی حەویجەش وەکو کەرکوو وەکو مووسڵ بە یەک پاکێز بڕە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش پێی وایە کە ئۆپراسسیۆنی حەویجە لەلایەن بەغداوە کراوەتە پرسێکی سیاسی. وەکو نوێنەرانی کەرکووک بە کورد و تورکمان و عربیش لە عێراق و لە پەرلەمانی عێراقی کە ئۆپراسسیۆنی حەویجە پێش بخرێ و دەست پێ بکرێت، چونکو مەترسیەکان لەسەر کەرکووک دوور دەخاتەوە، چونکو ئاوارەکانی حەویجە و ڕاز دەگەڕێنەوە شوێنی خۆیان و کاری خۆیان دەکەن و لە هەمان کاتە هێزێکە بۆ ناوی هێزی پێشمەرگەی کوردستان بووە ئامادەیی تەواوی پێشانداوە کە بەشداری ئەو ئۆپراسسیۆنە بکە. واتە هەموو ئەو خەتەواتانی کە گراوەتە بەر ئامادە بووە و کراوشەوە ئامادە باشیش هەبوو بۆی ئەم ئۆپراسسیۆنە دەست پێ بکە لە ڕووی سەربازیەوە. بەڵام دیارە لە ڕووی سیاسی و تەداخلات هەیە و هاوپەیمانی نیشتیمانی بۆ شەڕی داعشش ئەوانش ڕەئی خۆیان هەیە و دەوری خۆیان هەیە لەسەرەوەی حەویجە لە پێش مووسڵ بووە یان لە دوای پاشەوەی کە مووسڵ ڕزگار کرا حەویجە لە پێش تەلعفەر بووە دیسان تەلعفەریان پێشخستووە. ئەمانە دیارە هەمووی تەبیعەتی خۆی هەیە، تەبیعەتەکانش پێم وایە وەکوتم تەبیعەتی سیاسیە و عسکەریە، واتە چەند عسکەری بێ ئەوەندەش سیاسیە. سەرباری لێدوانەکانی حەیدەر عەبادی سەبارەت بە نزیک بوونەوەی ئۆپراسسیۆنەکانی تەلعفەر و حەویجە هێشتا هیچ جەمەدەکەرێک بۆ ئۆپراسسیۆنی حەویجە نەکراوە. ئەمە شوا دەکات جمود جۆڵەکانی داعش بۆ کاتێکی درێژتر لە سنوورەکەدا بمێننەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.